سڵاو بەر لە هەموو شتێک ئەم پارەی کە لە بەدەستمانە هی خۆمان نییە و ڕەنگی نیەم دوکانەش نەبێت کە ئێمە وێنی تیاگرین ئەمان کار و کاسبەکان ئەوەیە بەڵام ئێمە لەم بەرنامەیە پرسین چاوچنۆکی کێ بە چێ وتێت چاوچنۆک ئایا کەسێک کە هەوڵ ئايات پاری هەبێت لە ژیانە بۆ قەنەعەتی بۆ نەماوە ئەو پاری کە هەیەی کە خوا ئاياتێت ئەم هەوڵی تر ئايات یاخود ئەکەوێتە قۆڵبڕین و یاخود ئەکەوێتە ململانێککردنی کەسانی دەوروبەری خۆی ئێمە لەم بەرنامەیە پرسین بەچێ ئەو تێ چاوچنۆک ئایا زۆر جار پارەوە و لێکات کەسایەتی خۆمکەی لە ژیانە ئێمە زۆر جار ئەبیستین لە هەواڵەکانە کە وڵاتی ئەمریکا بە وڵاتێک ناسراوە کە بەردەوام هەوڵی ئەوایەت ئەو شوێنانە داگیرکات کە نوتی زۆرە یاخود بەروبوومێکی زۆری هەیە ئەوان وڵاتێکن زلهێزن کە هەرگیز ڕەنگە چایان پڕ نەبێتەوە ئاخۆ لەم وڵاتی ئێمەیە پارە با بڵین بیرەنەوتەکان ویان کردووە کە لایەنەکان وەکو ئێستا کەی بیستین دژ یەکتی ئەوسنەوە ئایا ئەمە چاوچنۆکیە ویان لێکات کە لە دەسەڵاتە بمێنەوە کە ململانێ لەسەر دەسەڵاتەکەن لەگەڵمان نابن کێ چاوچنۆکە بەخوا پیا نازانێ وەختی خۆی بەڕەحمە بێ هونەرمەند حەمەجەزا نەشیدێکی هەبوو لە زمانی شاخایی و ئەو کەسەی لە پارە نزیک بێتەوە ڕەوشی بەرزی بیرەچێتەوە بەو کەسانە وترێکە چاویان تێر نابێ ینی تەماح و بەرچاوی کردوون تەماح بەرچاوی کردوون کە چاویان بە کەسانی کە هەڵ نایە چاوچنۆکی لە ژیانتە نەخێر نانا خوای گەورە چەنی دانابێ ڕسق ئەرەوێ خەڵکێک هەیە بۆ ڕازی نییە کە تۆتێ خی گەورە چەندشی داناوە و من پێی ڕازیم بەرچاوی با بڵین تاریک هەبێت و پارە بەس پارە ئەبینێ لە دنیاە پارە وای لی ئەکات کە سایەتی و نەکات وڵی ئەوە من بە شتێکی ڕاستی دانان چونکە ئەو کەسانە بڵێ پێشتر وانە بوون لە کاتی فەقیریا بەس کە پارە ئەبینێ هەستەکای تر کەسانی دەور و پشتی ئەبێ بە عەبدێکی خۆی وا هەستەکا کە ئەم کەسانە بەس خۆی لە سەر و هەموو شتێکەوەیە بەس خۆی لە سەر و هەموو شتێکەوەی لە باری مادیە باری مادی بڵێ زۆر باشە زۆر بەقەوەتە یا بەعزە کەسێکی شەیە کە لە خۆی ناگۆڕێ کە بڵێ ئەو مادیە بینێ خێری لەکە بەعزە شتێکی لەکە لە خۆی ناگۆڕێ ئەو کەسێک تەماعی زۆرە ماڵی دنیاوە نایەنێت من هەرچێ بێ بۆ خۆم نا ئەوەی هەمە با بۆ خەڵکیش ببێت تەنا بۆ خۆم نەبێت تمۆ باش نییە شتێکی باش نییە بەلای منەوە پارە زۆر شت بە ئینسانەکات بەس ئەوە نایەنێت تۆ کە پارە هەبوو زۆر شتێ بیکەیت ئەنی بەڕای من باش نییە کە تۆ پارەوە بخۆ بە شتێ بزانیت کە ینی زۆر پێی بەرزیت یاخود شتی خراپی پێوە بکەیت چاوچنۆشی لە خۆ تا بینیوتەوە نەک بەرامبەر پارە بەرامبەر بە شتێک بە هیچ شتێکە ئەو شتە لە منان ڕووی نایەوە تەنانەت لە مایکەکەشدا تەنانەت لە مایکەکەشمان دەست خۆش بێ زۆر ساز چاوچنۆکە و کەسانن ئێستا شتێکی جارانیان و خەڵک گڵچاوی پڕەکەێتەوە بەس ئێستا ڕۆژگارێک وا هاتۆتە کایەوە گڵی چاوی خەڵک پڕ ناکاتەوە بەو کەسانە ئەوترێ چاوچنۆکانی هەموو شتێکانەیە و کەچی هەر برسین ینی هەسەکەن یەک کەسایەتە هەسەکە هەموو دنیایی ئەو بێ هەموو خەڵک کۆی لێ ئەو بێ ئەزانی چۆنە تۆ ناتوانانی شخصێت و کەسایەتەکان دیاکەیە ڕەنگە هەمومان چاوچنۆک بین لە ئێستاە هیچ کەسێ نییە قەنەعەتی هەبێ بەو بەشەی کە هەیەی قەنەعەتیان نییە قەنەعەت بەوت بەش هەیە کاتە ڕەنگە من هەم بێ بەڵام ئەوانی تر خۆیان نییانە ئاخر باوەڕی من فەرقەکە لەگەڵ ئەوەی ئەوانە ئەڵێن زۆر جار پارەوە و لێکا کەسایەتی خۆتە بیرەچێتەوە تا چەندەکەم شتە ڕاستە ئەزانی چی پارە نازانم یعنی یەک لە ئاینەکانە دوو لە ئاینی لە ئینجیلە لە مەسیح باسیەکە زایدەن لە کتێبەکەی عەبدوڵڵا جالانیشە هەر جارێکتر باسی پارەکە ینی پارە ئەو شتەیە کە تۆ خودا ناناسیت ئەوەی کە پارەی هەبێ نایناسێت پارە ئەو ڤایرۆسەیە چێ چاوچنۆکە دۆڵەمەند خۆیان پرسیارە زۆر هەستیارە پارە شتێکە وەختی خۆی بە مقایسەیشان پێکرد ینی بە پارە نەبوو تۆ میوەتێنا گرم و جوانێت تێلەباتیان دوایی کە زانیان شتە پشۆکە قیمەتیە گرتیان لەبەرەوەی پارە زۆر مەسەری زۆر لەسەرە بۆ نمونە پیرەمێر دەڵێ ئەوەی لە پارە نزیک بێتەوە ڕەوشی بەرزی بێدەچێتەوە خانە ئەڵێ ئەی بە قوربانی زڕە بم ڕۆژی سەودا و مامەڵە کلشی کەر بەرزکەیتەوە ئەەکەی بە پێشەنجی قەتار ئەفەرم بۆ تۆ فلز بێشک لە من داناتری ئەمە ڕێی دوو شاعیر بەژیان شوێنێک شکاڵێکا کە پارە زۆر جاگال لێ نەبێ
سرت دەخوا لە هەردوو حاڵەتەکە پارە دەبووە بێ عقلی لەگەڵا بێ ئەگەر پارەش نەبوو هەر بێ عقلی لەگەڵا بێت چونکە عقل لە پارە مهمترە بۆ تۆ چونکە ئەو پارەی لەوانەیە سرت بخوا ببا بە لاڕیا تووشی انحراف بکە تووشی سەرگردانی ماڵ وێرانی بکە پارە زۆر حساس و خەتەرە ئەبێ بتوانی بە عقل معاملەی لەگەڵات باشە ئێمە چاوچنۆکی نییە زۆر وڵاتان هەیە خۆشیان وەزعێکی باشیان هەیە دەوڵەمەنن بۆ نمونە ئەمریکا بە نمونە ئێنینەوە وڵاتێکە کە زۆر پێشکەوتووە وڵاتێکە کە ئیمکانێتێکی زۆری هەیە بەڵام بەردەوام چاوچنۆشیەکە بەرامبەر بە وڵاتانی کە نەوتیان هەیە با بڵێن سوتەمەنیان هەیە لە هەموو شتێکا تێربوون هەیە لە سێکس لە خواردن لە کتێب لە نووسین بەڵام لە پارا تێر خواردن نییە بۆ ئێستا تۆ شێت هەیە شێ دەڵێن شێتە هەموو شتەکانی لەوانە ئیش نەکە خۆی پاکوتەمیز ناکە خۆی ناشوە ڕیشی ناتاشێت هەمانە ئیش ناکە ئەحساسانەیش ناکە بەس ئەحساسی پارەی شەکە پارەی بەریێزانێت چەندە باقی باتەوە زانێت چەند باقی باتەوە لەبەرەوە ئەمریکاش بە هەمان شێوە ئەمریکا سەرمایی خۆی نییە مەجموعەی لۆبی جوولەکەی بن بەڕێەوە تێگەشتی ئەمریکا دەیەوێت ڕۆژ بەڕۆژ ئەم پارەیە لەبەرەوەی حدودی حدێک نییە بڵێ سونێکی نییە بۆ تێر خواردن هەتا هەبێستە تۆ خۆت دوو خاندو دەیڵە با بیکەم بە سیاسیان ێڵە با بیکەم بە چوار ئەمە لەبەر ئەمەیە کێشەکە ئالێرایە پارە دەرجەی ئیشباعی نییە یعنی پلەی تێربوونی نییە کەمە هەشی بێکەمە ناکەی ئەو پەرشی و ئاڵۆزی کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە ئینسانەکان حزبەکان هەمویان بەو شێوەیە کە چاوچنۆکییان هەیە و قەتقەچیان پڕ نابێتەوە بۆیە ئەم ململانیانە بەردەوامە ئەم ئاڵۆزیانە بەردەوامە ئەو قوربانیدانی ئینسانەکان بەردەوامە لابد ئەگەر شاو تێر ببوایە وەکو پشەشی شاردن پێدا ئەم سیرا ئەو چێشمە بۆ بەم شێوەیە بوو ئێستا سیراعەکە لەسەر چییە؟ ئێستا گەر نەوت نەبووایە تۆ وڵاتی نەوت نەبووتایە کەرەوەزە ببوایە لەوانەیە کێشە نەبوو پەرلەمان دروستە بێ نابێ گەڕێتەوە ناگرێتەوە هەموارەگەری کێشەیەک نەبوو ئێستا مادەم بیر زۆر بوو نەوت زۆر بوو پارە زۆر بوو کێشەکانیش زۆرترە بن ئێستا ئەردەن چیە ئەردەن کەرەوزیە وڵاتێک بنا کەرەوزمان هەبوایە تۆ گەر بژی لە وڵاتی نەوتە خۆشی نبینیم بەگەل لە خەوتە لەبەرەوە تەمانە خۆشی ناکەوی لەبەرەوەی چاوە چلۆکە بێ لەبەرەوەی دایمە برسیت بۆ پارە تێر نابێ پێم نەوتی وتم دەرەجەیش بە پلەی تێربوونی نییە ئەم مشکلەیە هێنا ئەمریکا بۆ پیوزی بەچی بۆ پیوزی بە پارەیە ئەی بۆ مەشاکی لە شەرقی وەسەتا ناوەتەوە چییە لە پێناوی پارە نییە ئایا کەی ئەمریکا تێرەخوا بارەوکەی بنەوە لەسەر نمەکەی جناب کەی تێرەخوا سەقفێکی زەمبەرین بەرێ وەختێکم بەرێ کەی تێرەخوا بڵین هەرگیز تێر ناخوا هەرگیز چاوچلۆکی تاو نابێت تااقەتم نیە بژمێرم پارە لە دوای ناوبڕێکەوە ئەگەڕێنەوە بۆلاتان لەگەڵ مانابن دوور مەکەونەوە